ئاوی قولەی ڕانیە ئاوێکی خۆرسک و سازگار و پاکە بۆ تا جێی ئومێدی دانیشتوانی سنوورەکە. بەهۆی وشکە ساڵیەوە هاوینی ڕابردوو مەترسی وشکبوونی لەسەر بوو، بەڵام ئێستا بەهۆی بارانی ئەم ساڵ ئاوەکەی ژیاوەتەوە و بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. هاوڵاتیان دڵخۆشن و سوپاسی خوای گەورە دەکەن بە زیادبوون و بوژانەوەی ئاوەکە. وەکو بەخۆتان نزان پار وشکە ساڵی بوو، خەڵک زۆر ئان تەنگەشەی بۆ دروست بوو، بەڵام لەخوای بەزار بێ ساقولە ژیاوەتەوە، ڕێژەیەکی باش ئاوی تێدایە، بەڕاستیەوە جێگای دڵخۆشیە، نیعمەتی خوایە، سوپاسی خوای گەورە کرد. بۆیە سازگار و خۆشە، سەرچاوەکەی لە قەندیلە، بۆیەوە خۆشە. وڵا جەبراکەم هەچ کەسێک بێدا دێڵی پێ خۆشە چونە ئەو شارە شاری شێڕانەیە، شاریش خۆشەویستە، پاوری پێرات بەزەیت بۆ ئاوی دەدات تێیدا نەبوو شۆڵەکەت بخواتەوانێت لەخوا بەزار بێ ئاوەکە تەقیوە هەموو عالەم دڵی خۆشە، خاستە ئارە وەڵا هەچ کەسێک سەیری دەکات دڵی پێ خۆشە. وەڵا زۆر سواز بۆ خوای گەورە ئەگەر ئەو ئاوەی بوومە زیندوی کردێتەوە. لێپرسراوی ئاوی قولەی ڕانیە دەڵێت قولا لە 160 ئاوی خواردنەوەی ماڵان لە ڕانیە دابین دەکات، ڕوونیشی دەکاتەوە لە ئەگەری تەواوبوونی پرۆژەی ئاوی دەربەند دەتواندرێت قولا بکرێتە شوێنێکی گەشتیاری و سەرنجڕاکێش. پرۆژەی قولە لە ناو شاری ڕانیە یەکێکە لە پرۆژە استراتیجیەکان کە لە ڕێی شێوەی کانی و هەڵدەقڵێ کە نزیکە لە 160 دانیشتوانی ڕانیە لەسەر پرۆژەی ئاوی قولەیە، 140مان لەسەر بیرەکانن. بەڵام وەکو بەدیل و تەواوکردن دەتوانین بڵین وەکو منتیقێکی گەشتیاری سپین لە ئایندەدا بەکار بێ کاتێکە پرۆژەی دەربەند تەواو بکرێت. بارانبارینە تەسیری کردە سەر پرۆژەکە، بڵین بۆ لە 2019 بۆ یەکەمین جارە پرۆژەکەمان ئاوەستا ڕێژ بێت و ئاوی زیاد بکات و بتوانین لەو کاتێکدا ئاو دابەش دەکەین و ئاوی زیادیشی لەبەر بەڵێ بە تاکید مەترسی زۆر لەسەر بوو هەتا گەیشت بۆ سەراستی وشکبوونیش. ئاوی قولەی ڕانیە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ خەڵکی شارەکە لە ڕابردوودا، جگا لە مەبەستی خواردنەوە بۆ کشتتوکاڵ و ئاودێریش سوودی لێ دەبیندرا. لە ئێستاشدا زیاتر لە نیوەی ئاوی خواردنەوەی شاری ڕانیە دابین دەکات. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.